حکوومەتی ڕەگەزپەرستی تورکیا وەک دەبینین لە هەموو پارچەکانی کوردستان دژایەتی گەلەکەمان دەکات. نەک تەنها سەرکوتی گەلی کورد لە باکووری کوردستان دەکات، بەڵکو دوێنێ ئەندامێکی چالاکی کەمپینی دژی سربەخۆیی کوردستان بوو لە باشوور. ئەمڕۆژ بێ هیچ بەهانایەک لەشکرکێشی بۆ سەر ئەفرین بە هاوکاری چەکدارە لایەنگرەکانی خۆی لە ژێر ناوی ئۆپۆزیسیۆن دەست پێ کردووە. ئێمە لێرە کۆبووینەوە و داواتان لێ دەکەین. یەکەم، گەلی کورد لە هەموو کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان بە هەر شێوەیەک و بە هەر جۆرێک بۆیان دەکرێت لەلایەنی مادی و معنەوی پشتیوانی گەلی ستەمدیدەی خەڵکی ئەفرین بن. داواکارین پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی تایبەت بەهێرش بۆ سەر ئەفرین ئەنجام بدات و هەمان هەڵوێستی کۆبانی دووبارە بکاتەوە. ئیستا دەبینین کە لە ڕۆژاوای کوردستان هێزەکانی یەپەگە و یەپەژە دەوڵەتی تیرۆریستی داعشیان تێکشکاندووە، پایتەختی داعشیان ڕزگار کردو بۆ ئەمە دەیانەوێتن ئەم سەرکەوتنانەی گەلی کورد بن پێ بخەن، ئەم سەرکەوتنانەی گەلی کورد بشارنەوە. ئێمە وەکو چالاکوانان تا دوایین سات بە پشتیوانی مەحنەوی ئێمە هاوخەمین و پشتیوانی گەلەکەمانین لە ڕۆژاوای کوردستان لە هەر بەشێکی کوردستاندا. پرۆتێستی ئەو کارە دژمنکاریەی ڕژێمی ئۆردوغان بکەین بەسەر ئەفرین. ئێمە وەکو کەسێکی نەتەوەی وەکو گەلێک دەبێت ڕاستی هەلوێستی نەتەوەیمان هەبێت لە ئیمڕۆیە هەموو ئیمکانیەتێک بینەکایەوە بەکاربێنین بۆ شکست پێینانی ئەو دژمنکاریانەی دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی ناوچەکە بە دژی گەلی کورد دەیکەن.